لێچێک لە کۆنترین گەڕەکەکانی شاری هەولێرم ئێرە گەڕەکی تەعجیلە. ئەو گەڕەکەی بڕیار بوو دوای چۆڵکردن و قەرەبووکردنەوەی دانیشتوانەکەی نۆژەم بکرێتەوە بکرێت با شوێنێکی مێژوویی. بەڵام وەک ئەوەی دەیبینن ئەو بەرد و کەرپوتانەی ساڵانێکی زۆرە دانراون دادەڕمێن و خەریکە لە ناو دەچێت. گەڕەکی تەعجیل دوای نزیکەی 10 ساڵ لە چۆڵکردنی لە بڕی نۆژەنکردنەوەیان بۆتە شوێنی فرێدانی زبڵ و پاژماوە. خەفەت بۆ ئەو گەڕەکە کۆنانەی هەولێر دەخۆم کە پراوەست خران و وازیان لێ هێنا و ینی وەکو بڵێ بە زۆر بەڕەڵای یەک خەڵکە چوە ناوی هەندێک تێکیاندا هەندێک دەرگا و پەنجەریان شکاند و بردیان هەندێک داخراوە ئێستا تەماشاکە هەندە دەرگا هەیە بە بلۆک قەفاتکای چێ کردیتی نازانم ئەوە بەڵام پێویستی وەکو مێژوو شارەکە خەڵکە واژیاوە پێویستە ینی دەستگای شارەوانی بە تایبەتی ئەو شتە بپارێزی چونکە بەشێکە لە مژووی ئەو کۆمەلگایە کە کۆمەلگای هەولێر بووە. بەڕێوەبەری شوێنەواری هەولێر دەڵێت نەدەبوو دانیشتوانەکەی ئەم گەڕەکانە ناچار بکرێن خانوەکانیان چۆڵ بکەن چونکە گەورەترین شوێنی مێژوویە دەتواندرا ببێتە سەرچاوەیەکی گەورەی داهاتی گەشتیاری. چۆل کراون کەمە هەڵەیەکی خراپە هەڵەیەکە کە کراوە لە ڕابردوو دەبواە خەڵکەکەی لێ هێڕابایەوە یانیش کە چۆل دەکران بە شێوەیەک وە باەکە ژیانی تدا بواە یان بۆ بواری کەلەپوری تەرخان کرابەوەکو ئێمە دەرەین بازاری کەلەپوری هەروەها هۆتێلی کەلەپوری چایخانەی کەلەپوری ئەو زۆرشتانە بۆ ئەوی بیناکان پارێزراوبانەوە ئەوانەی کە تێشیدان بەپێی ئەو ڕێککەوتنەی کە لەگەڵ شوێنەوار دەیان کرد یاخود ئەگەر لە کۆمسیۆنی باڵای نوێژنکردنەوە خەڵا هەولێرش کردبیانە زۆر ئاسایی بوو بۆ پاراستنیان ئێستا مە دەبینیان ڕۆژ بە ڕۆژ خانوەکان دەڕخن کەمە کارەساتێکی زۆر گەورەیە. لە ساڵی 2012 بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و بەڕێنمایی ڕێکخراوی یونسکۆ دانیشتوانی گەڕەکەکانی دەوروبەری قەڵای هەولێر ناچارکران خانوەکانیان چۆڵ بکەن و قەرەبوو کرانەوە بۆ ئەوەی وەک شوێنێکی کەلەپوری و مێژووی نۆژەم بکرێنەوە بەڵام وەک ئەوەی دەیبینن هەروە خۆیان ماونەتەوە و ڕۆژ لە دوای ڕۆژش ڕوو لە داڕمان دەکەن. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.